بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایقم بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانی عزیزەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی مەڵقەیەی وێنە گەورەکە. لە ئێستادا ڕۆژنامەگەری کوردی یادی 1990مین ساڵ ڕۆژی خۆی ئەکاتەوە. قسە زۆرە لەسەر دۆخ و ڕەوشی ڕاگەیاندنی کوردی. هەندێک پێیان وایە کە گەشەی کردووە و چۆتە پێشەوە، هەندێکیش پێیان وایە کە هەرچەندە گەشەی کردووە لە ڕووی کوالەتی و تۆنی شاشە و بوون بە یەژدی و ئەم شتانەوە، بەڵام لە ڕووی ناوەڕۆکەوە کێشەی زۆرە. ئێمە ئەم شەو لەگەڵ میوانەکانم مەبەستمە کۆمەڵێک پرسیار بکەم و ئەوانش لە تێڕوانینی شارەزایی و پسپۆڕی خۆیانەوە وەڵاممان بدەنەوە. دەپرسین ئایا مێدیا لە هەرێمی کوردستان لە قەیراندایە؟ ئایا ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان بەشێکە لە چارەسەری کێشەکان یان خۆی بۆ خۆی کێشەیە و کێشەی زیاتر کردووە؟ فەلسەفەیەکەیە، قسەیەکەیە زۆر دووبارە ئەکرێتەوە. ئایا دەبێت ڕاگەیاندن کۆمەڵگە ئاراستە بکات یان ئەبێ کۆمەڵگە ڕاگەیاندن ئاراستە بکات؟ مەبەستمانە ئەم شەو بزانین و وەڵام بۆ ئەم پرسیارە وەربگرینەوە. قسە لەسەرەوە ینی ئەمڕۆ لە سلێمانی و دوێنێش هەر بە هەمان شێوە قسە زۆر لەسەرەوە کرا کە ڕاگەیاندنی کوردی توانیوێتی تاکێکی هۆشیار پەروەردە بکات، یاخود ئەو هۆشەشی هەی بووە لە ڕێگەی بەرنامە و لە ڕێگەی کارە جیاوازەکانەوە وای لێ کردووە لە دەستی بات و ئەو تااقەتەشی نەمێنێ. ئەبێت ڕاگەیاندن کار بۆ ئەوە بکات کە بینەر حەزی لە چییە یاخود پێویستی بە چییە، و لە هەرێمی کوردستان کامەیان کراوە، ینی بە حەزی بینەر کار کراوە لە تەواوی کەناڵەکانی ڕاگەیاندن بە خوێنراو بێ، بیستراو بێ، بینراو بێت بە هەموویەوە، کە ئێستا سایتیشی هاتوۆتە سەرەوترێت لە داهاتووە ڕەنگە سایت و سۆشیال میدیا و پەیجەکان بە شێوەیەک لە شێوەکان شوێنی کەناڵەکانی دیکەی ڕاگەیاندن بگرنەوە. و قسە لەسەرەوەکەینە و بۆچی ئەو بەرنامانەی کە لە کەناڵەکانی ڕاگەیاندن ئەکرێن بە درێژایی ساڵانی ڕابردوو نەیان توانیوە کاریگەری دروست بکەن لە کۆمەڵگە. هۆکار چییە؟ یاخود کاریگەریان دروست کردووە و لایەنەکانی دەسەڵات و حکوومەت مەبەستیان نەبووە گوێی لێ بگرن، مەبەستیان نەبووە کە بەدەمیەوە بچن و بە شێوەیەک لە شێوەکان چاوی خۆیان لێداخستەوە. من بۆ ئەم تەورە سێ میوانی ئەزیز و بەڕێزم هەیە، هەرێک لە بەڕێزان کاکەشوان محەممەد نووسەر و ڕۆژنامە نووس و سەرنووسەری سایتی سپی میدیا، زۆر بەخێربی کاکشوان، هەروەها دکتۆر هەڤاڵە بووبەکر مامۆستای زانکۆ و پسپۆڕی بواری زمانی ڕاگەیاندن، ئێوەش بەخێربێن سەرچاوم. و لە هەولێریشەوە کاک حاکم ئازاد حەمەدەمین نەقیبی سەندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان ئەرکی کێشاوە، ماندوو نەبی و بەخێربەی سەرسەر و سەرچاومان. کاک ئازاد گەر لە جەنابتەوە دەست پێ بکەم. دوێنێ لە یەکێک لەو بڵین سەمینارانەی لە زانکۆی سلێمانی کرا، قسە لەسەر ئەوە کرا کە 1990 ساڵ تەنها ژمارەیە. بە گوێرەی ئەم ژمارەیە ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان گەشەی نەکردووە. ئەگەر وەڵامی ئەم پرسیارم بیتەوە وەکو سەندیکای ڕۆژنامە نووسانی کوردستانیش، ینی ڕاگەیاندنی کوردی چۆن نەبین و تێبینیتان چیە لەسەری؟ زۆر سپاس بۆ جەناب، پێم خۆشە جاریش کەش لەگەڵ ئەو دووبرە دۆستەم لە بەرنامێک پێکەوەین. لە خەدا 1990 ساڵ نییە، 90 ساڵەی داموزراندنی سەندیکاشە. من دەمێ بڵێم کە مەسلەی مێدیا بەگشتی ئەگەر ڕۆژنامە نووسان 90 ساڵەی سەندیکایان لەبیر نەبوو، کە هەمیشە من ئەوم دووبارە کردوێتەوە، بەشێک لە مۆزوعانە پەیوەندی بە پیشەی مێدیاوە هەیە. لە ماوەی ئەو هەفتەیەدا پرسیارێک دەکرا هەمیشە مێدیا بۆ کوێ بەرەو کوێ، بۆ پێش ئەو پرسیارە زۆر دووبارە کردو، هەموو ساڵی ئەو پرسیارە دووبارە دەکەینەوە. من پێم وایە مێدیای کوردی قسەکردن لە مێدیا بۆ خۆی وەکو مێدیا و قسەکردن لە ئەو ڕۆژانێکی پەیوەندیان بە مێدیاوە هەیە، واتە ئەو فەزایی کە ئازادی مێدیا مۆزوع بابەتێکی دیکەیە. ئەوەی کە زاڵە کاراکتەری ئازادیەکانە، واتە ئەوەی کە کاراکتەری سەرەکی مێدیا خۆی نییە. مێدیا لە کوردستانە توانیوێتی وەکو دڵێن هەنگاو بنێ، کەرەستەی باش لە بەدەست بووە، کە تەکنۆلۆژیا لە بەدەست بووە، بەڵام ئەگە بتەوێت لە مێدیایەک لە ئاراستە مێدیەوە لە خودی مێدیا لە کوردستانە پیۆریزیەکی بەوکەی، پێم وایە لە ملکی مێدیاوە دەبێ بزانین.
ملکەی مێدیا لە کوردستانە بەداخەوە لە ئەساسدا لە کوردستاندا خشتەکان بە جۆرێک ڕێکخراون کە لە داهاتوودا هەم مێدیا هەم مێدیاکاران هەمومان زەریبەکەی دەدەین. مێدیا تا ئێستا خۆی کارکتەرەکە نییە بەقەد ئەوەی کە فەزای سیاسی حزبە سیاسەکان حکومڕانی سیاسی هەموو ئەوان کارکتەرە سەرچەکەن کە مێدیا بەڕێوە دەبن. بۆیە دەقاودەق دەتوانم بڵێم مێدیای کوردستانە کەرسکی کەرچێک کوردیە وەکو چۆن عقلی حکومڕانی لە وڵاتی ئێمە چۆنە وەکو چۆن هەموو بەڕێوەبردننی فۆرمی سیاسی لە وڵاتی ئێمەدا چۆنە مێدیا بە هەمان فۆرم دەڕۆ بە هەمان شکل بۆ پێشەوە ئەوەی بڵین ئاماژت بەوەدا خۆی نەبووە بە کارکتەر بەڵکو کارکتەرە سیاسەکان بەڕێوەی بن و ئاراستەیەکەن ئەمە کاریگەری نەرێنی نەبووە لەسەر میدیا و داهاتووی میدیا و ئێستای میدیاش بێگومان نەرێنی بۆ و ئەرێنیشی هەبووە. نەرێنی لەوەدا بووە کە لەبەرەوەی تا ئێستا سەرمایهداری کوردت نەبووە بتوانێت مێدیاکت بۆ دروستکە و مێدیا لە سەرپیخۆی بۆ ستێ قازانز بکە ببێ بە ئێمە زۆر باس لە مێدیایکی هەلی دەکەن کە وەکو تەنها وەکو تەمەن ناماوەتەوە لە حقیقەتدا تا ئێستا توانراوە ڕۆژنامەنووسان بە پسپۆرێکی باش پەیدا بکەن قبرێکی باش پەیدا بکەن بەڵام تا ئێستا ناتوانراوە ئەو مێدیا وەکو دڵ مێدیا ئەهلیە کە بە معنای کەلیمە لە بتوانێت کۆلەگە ئەساسەکانی پارەی خۆی بێ واتە مێدیایکی ئازاد پارەیەکی ئازاد دروستی دەکا. ئەم پارەی ئازادە نەبووە لایەنە نەرینەکەی ئەوەیە کە توانراوە ئەگەر لە باگراوانیشا تەماشا بکەین حزبە سیاسەکان و بەشێک لەوەی بۆ نمونە ئێمە لە سەرەتای ڕاپەڕین و تا ئێستا بەو فەلسەفەیە هاتین ناو مێدیا کە نابێ پەرلەمان نابێ حکوومەت نابێ هەمووانە ملکی مێدیانێ بێ مێدیاکان بدێتەوە بە خەڵک بە کۆمەڵانی خەڵک وەکو دەڵێن کۆمەڵانی خەڵکی چێن بریتین لەو مؤسسانەی کە هەن لە کوردستانە ئەو مؤسسانی کە پارەیان لە حزبە سیاسەکانن و ئێستا تاکوترە هەوڵێک هەیە یعنی بزنسێک بە بزنسێکی زۆر کام چونکە بازاری مێدیاش ینی بەدەر نییە لە بازاری گشتی کۆی بازرگانی مەسلەی کاگازات قسە زۆر لەسەر ئەوە کراکە ئێستا میدیای کوردی لە قەیرانایە تۆ هاوڕایت من پێم وایە مێدیا لە قەیراندا نییە مێدیا لە ئەزمەی پرۆفشنالیدایە مێدیا لەوەدایە کە بەداخەوە مێدیا ئێمە ئێستا تەرەفە بێلایەن نییە مێدیایەکە تەرەفە لە ئەحداسەکان و هەندێک جار ئەمە وای کردووە لە هەموو شتەکان دەبێتە بە شکلێک مەسلەکان وێ نادەکات پێش ئەحداس دەکەیتەوە لە ماوەی بۆ ناگەڕێتەوە کە کۆمەڵگە بە حزبی کراوە وە کاریش بۆەوە کراوە کە کۆمەڵگە دابەش بێ بەسەر حزبەکانە و خۆی نەبێت بێگومان ینی من نمونێکی زۆر بەسیتت پێ دەڵێم لە سەرەتای من کە بوومەتە نەقیبی ڕۆژنامە لەو سندیکای من لە کلااو ڕۆژنە و لە باگراوانی سندیکاوە تەماشا شتەکان دەکەم کاتێک ئێمە کۆنگرەمان کرد سێ حزب کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی بزۆتنەوەی گۆڕان گوتیان ئێمە بەشداری ناکەین هەموو ئەو سەدان ئەندامەی کە زۆریان باسی مێدیا هەلی دەکەن ئەندامی سندیکاش بوون نهاتن کەواتە ئەم قەرەئەگە مەوزوعەکە مەوزوعێکی میهەنی بێ مەوزوعێکی پیشە بێ دەبایە ئەوانە بێن لە ناو کۆنگرەکە بەشدار بن ئەوە نمونەیە تێڕوانینەوە قسە لەسەر ئەوە شەیە کە پێشوەختە بۆ نمونە نەقیبی سندیکا دائەنرێت لەلایەن حزبەوە ینی ئەمەش قسەیەکی ترە من دواتر دێمە وڵات بۆی قسەی لەسەر بکەین دکتۆر هەواڵ بێمە لای جەنابتان ئەمڕۆ لە زانکۆی سلێمانی کۆمەڵە گفتوگۆ کرا و سیمینارێکتان هەبوو لەسەر زمانی ڕاگەیاندن بەر لەوەی بچینە سەر زمانی ڕاگەیاندن مەبەستمە بپرسم بۆەوەی وەڵامی پرسیارەکانی پێشەکیش بدەینەوە ینی لە ئێستایە کۆمەڵگە ڕاگەیاندنی کوردی ئاراستاکە یان بە پێچەوانەوەیە ڕاگەیاندن چۆنی بوێ بۆ ئەو جێگایە کۆمەڵگا بێت ئێمە سێ ڕێگامان هەیە بۆ ئەوەی پەیامەکانی میدیای پێڕێک بخەین یەکەمیان سیاسەتی کەناڵەکەیە ئەو سیاسەتە ئیژەکە لەسەرەوەی کە چۆن بۆ نموناگەر میدیایەکی ئەهلی بێ ڕێکلامی زۆر بێ بینەری زۆر بێ بۆی ڕێکلامی زۆر بێ سەرچاوی داهاتی هەبێ
چۆن لە کاتە هەستیارەکانە و ڕیکلامانە بڵاو بکاتەوە چۆن سەرچاوی داهات بۆ خۆی ئەوە بکە ئەگەر کەناڵێکی حیزبی بێت چۆن پەیامی حیزبەکەی بگەێنێواتە سیاسەتی حیزبەکە ئاراستەی کۆمەڵگاکە لەلای ئێمە ئەم سیاسەتە بۆ بە سیاسەتی گروپێ لە ناو گروپە بۆ بەی شخصێک بۆ لە ڕازیکردنی ئەوە و دوایی باس یەکەم چۆن بنەمای دووهەمیان قەبارە و گەورەی ڕووداوەکان خۆیەتی خۆیە سەلمێنێ بۆ نمونە کە تۆ سبەینە یادی ئەنفالە یا سبەینێ بۆ نمونە بردومانی قەڵاتزێیە یان کارەساتی هەڵەبجەیە هیچ میدیایەک ناتوانێت باسی نەکە یعنی ڕووداوەکە ئەوەنە گەورەیە خۆی ئەسەپێنێ بەسەر میدیایە جۆری سێهەمیان داخوازیەکانی خەڵکە خەڵک چی لە میدیا ئەبێ کە ئەبێ دیسانەوە میدیا بەوردی ئەمە بێنێتە ناو سیاسەتی ڕاگەیاندنەکەی خۆیەوە چکە هەر شتێک کە خەڵک ویستی کەناڵەکانی ڕاگەیاندن ناکەونە ژێر کاریگەریەوە ئێمە لە کوردستانە بەڕاستی لە هەموو ئاستەکانە کێشەمان هەیە کێشەمانەیان ئەوەی کە ڕازیکردنی ئەو کەسێکە خاوەنی کەناڵەکەیە بیان خۆسەپاندنی ڕووداوەکە لە ناو کەناڵەکەیە بەو شێوەیە تەختیە ناکرێت بە پەڕەپرۆسکێ خۆ ئامادەکردن نیە لە کاتێکە ئەوانە ئەحداسی تەقویمین تۆ ساڵانە ئەزانی لە 16 سیادی هەڵەبجەت هەیە وانە ئەزانی بۆ نمونەیەکی یەکسەری ساڵت هەیە ئەزانی جەژنی قوربان کێ جەژنی ڕەمەزان کێ یا دەوەریەکە تەقویمیەکان ئەزانی بەڵام کەناڵانە نایەن لە ماوەی ئەو ساڵە خۆیان بۆ ئامادە بکەن شەوێ پێشەوە بە پەلەپەل ئەگەڕێن خەڵکێکە دۆزنەوە کە ئەهلیە و ئیشەش نەبێ ئەیهێنن ئەوەی زاڵە لە کوردستان ئەوە کوتم سیاسەتی کەناڵەکەیە ئەوە خۆی ئەوێت ئەمە بکاوە ئەمە حاڵەتێکی سروشتیە ئەگەر بە نەتیجە بوو بە مەسلەی تەنمی بەشەری چونکە لە بە نەتیجەیەکە لە دامەزراوە زۆر گەورە کۆمەڵایەتیەکانی سا بۆ بە سیاسی و ئابووری فەرنگیەکانیش میدیایە میدیا لەمە ئەتوانێت دەورێکی زۆر گرنگ ببینێەوە ئەتوانێت ئاراستەی کۆمەلگا بگۆڕێەوە ئەتوانێت پێگاتی کۆمەڵایەتی کۆمەلگا بگۆڕێەوە ئەتوانێت حاڵەت نەهێڵێەوەیان حاڵەت تەحویل کا بۆ دیاردە و دیاردە بکە بە مۆدێلی باو لە ناو خەڵکە ئێمە لە کوردستانە لەسەر هەموو ئاستەکان پەیوەست بە هەموو کەناڵەکان کێشەمان هەیە پێویستمان بە پیاچوونەوەی وردە بێ لە خۆمان پرسین ئەم کەناڵی ئێمە بۆ تا ئێستاش کەناڵی تازەدا ئەنرێ چاپراوی تازەدا ئەبێت کەناڵەکە خۆی بەخۆیان بچێتەوە یان ئەبێت دەسەڵاتێکی باڵاتر هەبێ بۆ نمونە وەزارەتێکی تایبەتمەند هەبێت ینی پێی بڵێت بەم شێوەیە بێت ئەوەی ئێمە کە دەوڵەت دەسەڵاتە داخولەکە تێکیە بێ پێڵی چاکی مەکە باخراب نەبێ بۆ نمونە لە سوید کە ئێمە بینیمانن ئەوان ئەڵێن لەوێ بۆ ئەوی کە هەموو کەس دەرفەتی ئەوەی هەبێ بگات بە ڕاستی پێ بگات دەوڵەت دعمی هەنێک لە دەستەبژێری کۆمەلگا ئەکات فەندیانەکە بۆی لە بەرامبەر سەرمایه‌دارەکان کە بە تەنیا کەناڵەکانی ئەوانە بوەستنەوە حەقیقەت هەمووی نەکەوێتە لای سەرمایه‌دارەکان و تەنیا کاڵەکانی خۆیان بە خەڵک بفرۆشن و هی خەڵک تووشی کەساد و بێبازاڕی بکەن ئەوان بەو شێوە وشیاری ئەیکەن بەڵام لە لای ئێمە هەموو سەبەبەکە دەسەڵاتدارانەوە بە تایبەتی حیزبە ئەم حیزبە زەمینەی ئازادی کاری میدیایی نێشتۆتەوە تۆ کەناڵێک ئەگەر کێبرچەکە بەجێ بێڵی حیزبی شکەی بەبەشێ لەو ململانەیە بزانی چەند داهاتێ بۆ هێنێتەوە کەناڵە حیزبەکان هەمووی زەرەرەکە کۆمەڵی موچەخۆری زۆری لێ لەوانەیە ئەسڵ ڕۆژنامەنووسیش نەبن بۆی خزمەتی بکە خزمی بەرپرسیەکە دایناوە لە شوێنێکە ئەوەی کارمەندیان لە بەشی ئیدارە هەیە کارمەندیان لە بەشی نووسین و ئیدیتین و لەوانە نییە پەخشان نییە ئینتاجان نییە لەبەرەوە ئەم میدیا حیزبێکە بە پارەی خەڵک دەرەچێت لە بودجەی گشتی پارەی بۆ تەمیلەکرێ دژایەتی کەناڵە سەربەخۆ ئەهلیەکانەکە ناتوان بچنە کێبڕکێکەوە ئەگەر ئەو دەرگایە داپەخرێ و زەمینەی ئازادی کاری میدیایی دروستکرێ بڕواتە بێ بەشی هەرە زۆری ئەو کەناڵانە لەو کێبڕکیە ئەیدۆڕێنن و ئەبێ بچنە دواوە چۆن بازارێک تووشی بێ بازاڕیە بێ دوکانێک تووشی بێ بازاڕیە بێ بێدای بخا بە هەمان حاڵەت بەڵام ئیستا حاڵەتێک دروست بووە کەناڵەکە بەبێ ئەوەی هیچ بگێنێ بەبێ بینەری هەبێ بەبێ ئەوەی کاردانەوەی هەبێ ینی من پیجی کەناڵی واسەیرەکەم بابەتێکی دابەزاندووە دوو کەس ئەسڵەن لایکی بۆ نەکردووە دوو کەس نەچۆتە سەری بابەتەکە بەر ببینێت چکە تۆڕێکیتەوە لە سایتەکانە بەزەوەنە سەیری بکەی وەکو خوێنەر حسابت بۆ ئەوکە وەکو سەیرێکا بابەتەکە خوێن بێتەوە بڕوا دەبێت دوو کەس نابینی بەڵام لەوانەیە مانە میلیۆنەها دۆلاریان بۆ خەرج بکرێ ماگانە بۆ ئەم کەناڵە بەرن بەڕێوە بۆیە بەڕاستی دەسەڵاتی سیاسی لە وڵاتە سەرچاوی هەموو کێشەکانە هەموو قەیرانەکانە میدیای ئێمەژیسان نەک لە قەیرانێکی قوڵایە چونکە هەموو شتێ لە وڵاتی ئێمە لە قەیرانایە میدیا تعبیر لە هەمویانەکە بۆیە میدیا لە هەمویان زیاتر تووشی قەیران بووە میدیا تووشی گرفتێکی تریش بووە لەگەڵ ئەوەی خۆی لە قەیرانایە بۆ بە سەرچاوی بەرهەمهێنانی قەیرانیش بۆ کایەکانی بابینە سەرباسی زمانی ڕاگەیاندن لەم قسەی خۆتەوە زمانی ڕاگەیاندن لە ئێستادا لە هەرێمی کوردستان ینی ئەمڕۆ هەر لە سیمینارەکەیە ینی ئاماژەت بەوەدا وشەیەک فڕێ ئەدرێت و بیر لە لێکەوتەکانی ناکرێتەوە دواتر ئەمە ئەبێت چۆن ڕێک بخرێت ئەمە کەناڵەکان طبعا لە وڵاتانی دنیاە مەسلەی زمان مەسلەیە کە یەکلایی بۆتەوە بۆ نمونە لە بریتانیا ئۆکسفۆرد بەمە ڕاست پێدراوە
وشەکان ئەوەی هێنێەوە تۆ تەنیا مافی بەکارهێنانت هەیە ئیتر بۆت نییە بە ئارزوی خۆت هەرچیت حەز لێ بیهێنیەوە هەرواتایەگەتەوێ بەکاری بێنی چکەمە تێکستێکی ئەدەبی نییە وتمان زمانی ڕاگەاندن زمانی ڕووداوە زمانی ڕووداوە بێ بە زمانی کەناڵەکەەوە بە زمانی خەڵک بە شێوەیەکی پەیڕەوبەندانە بۆ خەڵک بڵاو ئەکرێتەوە بۆی بە ئاسانترین شێوەی تێگەشتن گرنگترین زانیاری بۆ من تۆ باسی چەکی ئەتۆمەکەی وای ئاسانەکەی کە کەسێکی نەخوێنەوار لە کوچەیەکی وڵاتێکی زۆر دواکەوتووە تێبگا باسی بۆ نمونە نەخۆشی ئایدزەکەی وای ئاسانەکەیتەوە کە وڵاتێک زۆر بە ئاسانی تێیبگات تۆ باسی ئەو مادە کیمیایانە ناکەی لی پێگاتۆ تۆ لە مختبەرە ئیش ناکەی بە زمانێک ئێڵەی کە هەموو کەسێمە پێڵین ئەو زمانی لە بازار مامەڵی پێکرێ مناڵە گەنێری بە 250 دینارەوە مەساسەکەی کڕێتوێتەوە بێەوەی گرفتی بۆ دروست بێ زمانی ڕاگەاندن زۆر سەلیسە زۆر ئاسانە زۆر بە خێرایی ئەتوانێت تەداول بکات و ئەوە بکرا لەلای ئێمە ئەم حاڵەتە لە قەیرانی گەورەیە بۆ نەک لەسەر وشەیە کە ئەنواع وشە بە هەڵە لە میدیای کوردیا بەکارەهێنرێ ڕستە و پەرەگراف و هەواڵەکانیش بە دوواداچوونیان نییە واتە نابەخشن طبعا لە ڕووی ڕێزمانیەوە کێشەی زۆر گەورەیان هەیە لە ڕووی ڕێنووسەوە کێشەی زۆر گەورەیان هەیە لە ڕووی خاڵبەندیەوە کێشەی زۆر گەورەیان هەیە لە ڕووی زمانەکەشەوە ئەوە ناگەڕێتەوە کە ینی پیشەی ئەگەر بتوانم ناوی بنێم پیشەی ڕۆژنامەنووسی بۆ بە بوارێک کە بە ئاسانی خەڵک پێ ئەوێرێت ینی یەت ئەڵێ من ڕۆژنامەنووسم یەکسەر وەرئەگیرێت ینی نە پێناسەکەی ینی دووبارە هەموار تعدیل کراوەتەوە پێناسەیەک بێ لەگەڵ ئێستایە بگونجێ و نە کەناڵەکانیش ینی حەزەرەکەن لە وەرگرتنی کەسێک کە خۆی بە ڕۆژنامەنووس ئەزانێ هەر بۆیە دێتە سەر شاشە هەواڵێکەکان نە لیدی دیارە نە کۆنتێنتی دیارە نە باگراوندی دیارە نە مانشێت و ناوەڕۆک یەک ناگرنەوە و زمانەکەش ئەو هەڵانەی ینی من ڕەنگە ئەمە ینی قسەشم لەسەر بکرێ پێیان ناخۆش بێت ناوی ڕۆژنامەکە ناهێنم ساڵانە لە یادی ڕۆژنامەگەری کوردی لە زانکۆی سلێمانی بڵاوەکرێتەوە ینی کۆمەڵێک با هەر ناوی نەڵێم زۆر وازەح نەبێ لە 3 پەرەگرافە 36 غەڵەتمان دەرکردووە دوێنێ و ئەمەش داهاتووی ڕاگەاندنیان بەدەستەوەیە اینجا داهاتوەکەی ئەم کەناڵانن کە پڕن بەڕاستی لە کێشە یعنی لە خۆی ناپرسێ ئەم کەناڵە بەم هەموو $1,000,000 دا ئەنێم ئەمەوێ ئینسانی کوردوای 5 ساڵی تر چی لێ بکەم میدیا لە دنیا بیری لێ بکرێتەوە پرۆژێکی استراتیژیە نییە بەعکسەوە ئێمە 5 ساڵی تر تووشی شەڕی ناو خۆمانەکەنەوە لە کاتێک ئێمە تووشی شەڕی ناو خۆ بووین ئەبێت بین ئیستا چارەسەری بکەین لە ڕێنی دیاوە خەڵگاشکەینەوە سیاسیەکان شەڕی خۆیانەکەن بابیکەن من لە ئەنجومەنەکەی خۆمان نەمێشتۆ کێشە لە بینی فراکسیۆنەکانە ڕووبە شەڕی سیاسی با بچن حیزبەکان بیکەن ئەوە شەڕی دامەزراوەیەکی ڕسمی نییە نابێ شەر بە پەرلەمان بفرۆشێ پەرلەمانە بێ ئیشەکان بە پێی یاسای خۆی بکە مێدیاکانی ئێمە نهاتون ئەم زەمینەیە دروستکەن لە خۆی بپرسێ ضرورەتی من چییە من بۆ ئیژەکەم بۆ بە سەرچاوەی ژیان بۆ کۆمەڵێک کەس و بۆ دەربڕینی هەڵوێستی سیاسی حیزبەکان و هەنێ دەسەڵاتدار بۆ خۆیان بۆ بەکارهێنانی وەکو مەقاش و گرتنی مار بەدەستی خەڵکی تر لە ڕێی ئەو میدیاکارە پرۆفێشناڵانەی ئەگەر دەستەیەکی کەمیشمانە بێ خستویان نەتەژێر ئەو لۆگۆ و پەخشەی کە ئەوانەیکەن پەیامەکانی ئەوان بە شێوەیەکی جوان پەیامە ناڕەواکانی ئەوان بە شێوەیەکی جوانەکە بەڕەوا لای وەرگر شتەکانیان تەطبیعەکە بۆ نمونە کەس ناپرسێ لە ساڵی 2005 ڕیفراندۆمە کرد چی و لێ کرد ئیستا ئەیکەیتەوە ئەڵێی سەر بە خۆی ژیعلان ناکەم بۆ نایکەی تۆ هاتووی ئەڵێن ماوەیە کە جێگلی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوێستی وەرگرتۆ و دەوام ناکە یەک میدیا باسی ناکە میدیاکان نایان بپرسنەوە لەوەی کە ئەو هەموو پارەی لە میدیا خەرجەکرێ سەرچاوەکەی لەکوێوێت ئایا ئەو ڕێکلامانە بای قەبارەی ئەویان هەیە بڕوا دەبێت کۆمپانیاکانی کە ڕێکلامێن بە کەناڵەکان من لە زۆربیانم پرسیوە ئەڵێ بۆ دەعمی میدیایە بۆ نیێمە بۆ نمونە ئیسامان ئاسیاسەڵە بە نمونە بۆ بێنمەوە 10 ملیۆن مشتەریکی هەیە لە عێراقا ئەسڵەن هیچ ئیشی بەوە نییە تۆ کەناڵەکەت ملیۆنی خەڵک سەیری ناکا ڕێکلام بابەتۆ ئەو ئەوێت دەعمی میدیای ئازاد بکە تۆ بەهۆی ئاسیاسیەڵەوە گەیتە خەڵک نەک ئاسیاسیەڵ چاوەڕێی ئەوە بێ سیمکارتێک لە ڕێی تۆوە بشێ بیخرێ لە نووسنگەیەکی ئەمە کارە ساتەکە زۆر سپاس دەکەم بێگومان دێمەوەلات کاکشوان بێمە لای جەنابتان قسە لەسەر ئەوە بکەین لە ئێستادا میدیای کوردی ئیش بۆ حەزی بینەرەکە یا ئیش بۆ پێویستی بینەرەکە و کامیان گرنگترە بڵێ وەڵام من کۆمەڵە شتی تر بڵێمێشیشانەوەە من ئێستا سەرنووسەری سپی میدیانیم لە 15 مانگەوە کوڕێکی گەنجمان کردووە و هیواداریشم سەرکەوتوو بێ ئێستا من یەکێکم لە ستافەکە و خاوەنی امتیازی دەستگاکەم ئەوەیان دوو کاک ئازاد شتێکی مۆزوعێکی گرنگی وروژان من لەو ڕۆژانە لە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری کۆڕێکیان ساز کردبوو بۆ من و چەند بەڕێزیشکە من باسێکم کرد بە حکمی ماوە کەمیەکەی تۆزێ قوڵتر باسیکەین ئەزانیت میدیای ئێمە پەیوەندیی زۆر گەورەی لەگەڵ تراکمی سەرمایە هەیە بیەنە پێشچاوی خۆتان بە تایبەتی لە دوای ڕاپەڕینەوە لە ساڵی 90 ئەم تراکومە
بە شێوەیەشی کە لە ڕێگەی بەری کوردستانیوانەوە حیزبانە دەسەڵاتیانە بۆ تایبەتی پارتی و یەکێتی ئەم تەراکومە لە لای ئەوان کۆبوانێ و میدیای زەبەلاحیان دروست کرد. لە مەرحەلەی دووەما کە بە تایبەتی لە دوای ڕۆخانی سەدامەوە دەست پێکە ئەم تەراکومە لای پیاوە سیاسەکانی ناو هەردوو حیزب دروستە بێ. لە لای حیزبی شەمێنێتەوە بەڵام لەناو ئەمانەشا دروستە بێ سێرەکی کۆمەڵە کەناڵی مەسئولی حیزبی دروست بوون. لە مەرحەلەی سێما کە 2-3 ساڵە بووە تەمان ئەمە بەشێکی گەورەشی دوای منەگەڕێمەوە سەری بەشێکی گەورەشی پەیوەندی هەیە بە نەبوونی ڕقابەوانێ. لە مەرحەلەی سێهەما لەم چەند ساڵەی ئەخیرایە دوو جۆر میدیای تر هاتۆتە ئاراوە. جۆرێکیان میدیای پیاوە ئەمنیەکانە. تەراکومێکی ڕائزمال هەیە لە لای ئەمانە و وردە میدیایشان دروست کردووە بە تەسەوری من بۆ خۆناسان و کۆنتڕۆڵکردنی کۆمەلگایە. میدیایش کە هەیە ئێستا کە میدیای کەرتی تایبەتە وەکو کاکاواڵیش ئاماژەش پێ ئەو میدیای هی کۆمەڵی خەڵکی سەرمایەدارە لەم چەند ساڵای خیرا وردە گەشە و نەشونمای کردووە. میدیایکی پێشتر هەیە میدیایکی پێشتر هەیە کە میدیای نوخبەی ڕۆشنبیر و ڕۆژنامە نووسوانەی وەکو هاوڵاتی و ئاوێنە و ئەم ئیمتیداداتی ئێمەشی پێوەین. ئەوەی منەمەوێ بیڵێم نەبوونی هەر لە سەرەتاینەوە یەکوانێ نەبوونی ڕقابەیەک ڕقابە لەسەر میدیانا ڕقابە لەسەر بارودۆخی دارایی ئێمە ڕقابەیەکی نەزیه چالاک خاوەن دەسەڵات ئەم تەراکومە سەرمایەداری لە حیزبەوانێ لە لای مەسئولی حیزب لە لای پیاوی ئەمنی کەڵەکە بووە و ئێستا ئێمە لە بارودۆخێکی زۆر ناجۆری میدیای یاژین. من لەگەڵ ئەو بۆچوونی کاکەڤاڵام ئێمە لە قەیرانێکی زۆر گەورین و ئەم قەیرانە قەیرانەی هی هەمووشمانە تراکتۆری میدیای کوردیە و جێگەی داخیشە ئێمە بەشێکی زۆری ئەو قەیرانە ئەوەیە کە کۆمەڵی میدیا بێ ڕۆڵی خۆیان چۆڵکەن وردە و میدیای تروی میدیای کەرتی تایبەت و میدیای دەستبژێر و میدیای گروپە بچووکەکانی کۆمەلگا کە حەقی ئۆتۆنۆمیان هەیە ئەوانە میدیای ئەوانە هەبێت بەڵام لای ئێمە ئەمانە نییە و کۆمەڵی دیاردەی میدیایی درێژەی کێشاوە کە لە کاتێکا لە هیچ وڵاتێکا شتیوانیە. لە هەموو ئەم حاڵەتانە ئەوەی لەم بەیناوونە حەقیقەتە ئەوەی وونە زانیاریە لە ژیانی هاوڵاتێکی بەسیتەوە دەست پێ بکە. ئێمە زوربەی میدیاکانمان پێشەوەی بچێ بۆ هەر ڕووداوێک پێشەوە باگراوندێکی خۆی هەیە. ئەمە معنای بەو مانایە نایە کە میدیایەکی سەربەخۆ باگراوندی نییە. بەڵام ئەو باگراوندە سیاسی کە میدیایەکی کە پێچێ زۆر جیاوازە لەوەی کە تۆ ئەساسەکەت بکەی بە خەڵک هەواڵ و زانیارەکە لەسەر خەڵک بێ. لەسەر وەڵامی پرسیارەکەی تۆ من پێم وابێ ئێمە هەردوو جۆرەکەمان هەیە. جۆرێکمان هەیە ئەو میدیایی کە ئەوێ بە شێوە لە شێوەکان کۆمەلگا ئاراستە بکە. جۆرێکی تری میدیاشمان هەیە کە کۆمەلگاکی ئاساییە میدیا کۆمەلگا ئاراستە بکات؟ نە بە بۆچوونی من نە. و ئەو هیچیان ئاسایی نییە. نە ئەوە ئاساییە تۆ پۆپولیستی بی نە ئەوەش ئاساییە تۆ ئاراستەی کۆمەلگا بکەی. بەڵێ ئەوەی ئاراستەی کۆمەلگا کە ئەمە جۆرەکە لە میدیای ئەو وڵاتانی کە تاک حیزبی تایە و بە میدیای ئاراستەکراون نەساوە. بۆ نمونە ڕەنگە باباسی CNN بکەین یعنی چەندین دراسە و توێژینەوە هەیە ئەڵێت CNN هەر شتێکی بوێت ئەتوانێت لە ماوەیەکی کەما بیکە بە قەنەعەت لای خەڵک. ئەزانی ئەمە شتێکی ترە بە تەسەوری من ێستا خۆتۆ گاردیانی جاران وابوو یعنی گاردیان ئەگەر بەراوردی کەی بە سەن و ئەمانە گاردیان چەند ساڵی ڕابردوو 800,000 لێفرۆشە بەڵام 5 میلیۆن و ئەوانی لێفرۆشە بەڵام چێ ئیتوانی کۆمەلگا ئاراستەکە چی توانین تەسیل لەسەر قەراری سیاسی دانێ بە دڵنیاییەوە گاردیان ئەیتوانی ئەوانی کە نانەتوانی BBC ئەیتوانی ئەوانی کە نانەتوانی. من بە تەسەوری من ئەمانە جیاوازی هەیە و لە ناو سیاقاتی سیاسی سیاقاتی ئابووری هەر کۆمەلگایەکە بۆ خۆی جیاوازی خۆی هەیە. بەس بە بۆچوونی من باشترین حاڵەت بۆ میدیایکی تەندروست ئەوەیە کە خەیتێ بدۆزیتوانێت لە بین ئێمە. نە میدیا ئاراستە بکەی کۆمەلگا ئاراستە بکەی و نە میدیایکی پۆپولیستیش بیت وەکو ئێمە کە زۆر میدیامان هەیە پۆپولیستیە ئەوەش بکەیت. ئایا ئەم خەتە چییە؟ بە تەسەوری من ئەم خەتە پرۆفشنال بوونە. خۆبەستنەوەیە بە ئەو بنەما ئاساسیانەی کە لە کاری میدیا جێبەجێکە کە لە زۆر میدیای ئێمە نییە بەڕاستی. ئەمانە ئاساسن و من پێم وابێ لێرە ئەوەی زەرر من دەڕاستە میدیا خۆی لە قەیرانایەوە ئەو جێشەی کە لە ناو میدیا ئیشەکە لە قەیرانایە بەڵام زەرمەندی یەکەم هاوڵاتیە. هاوڵاتیە زانیاری ڕاستەقینەی پێناگا. هاوڵاتیە ئەو نەبووتە تەوەرەی سەرەکی ئیشکردنی میدیا. تۆ بێنە پێش چاوی خۆتان. ئێمە ڕۆژانە چەند وێنە ئەجۆزینەوانێت لە تەلەڤیزیۆنەکەی تۆ لە میدیاکەی ئێمەوانێ لە میدیاکانی ترەوانێ چەند وێنەی هاوڵاتی جۆزینەوانێ بەرامبەر ئەو چەند وێنەی سیاسەکانی ئێمە جۆزنەوانێ. چەند وێنەی کۆمەڵێ سیاسی تری ناوچەکە جۆزنەوانێ کە هیچ ڕەبتیان بە واقع ئێمەوە نییە. من جارێکیان لە میدیاکە بە ڕێزێکم وتم ئەوەنەی ئێمە خەریکی گواستنەوەی میدیای وڵاتانی وێنەکانی وڵاتانی داوسین خەریکی گواستنەوەی کۆمەلگای خۆمان و حتا سیاسەکانی خۆشمانین ئامن نابە سیاسەکانی خۆمان. ئەمە ئەم ئیمەیجانە لەوانەیە من و تۆ زۆر هەستی پێ نەکەین لەبەری لەو واقعی حاڵاژین بەڵام ئەم ئیمەیجانە زۆر کاریگەری هەیە لەسەر خەڵک. ئێستا ئێمە کۆمەلگای ئێمە بۆتە بەشێک لە کۆمەلگای تورکی
بە شێوە لە شەکان هەنجارە بێتە بەشێک لە کۆمەلگای ئێرانی هەنجارە بینە بەشێک لە کۆمەلگای عراقی کە لە کاتێکە ئێمە مقاوماتی نەتەوەیەکمان هەیە نیشتیمانێکمان هەیە کۆمەلگایەکمان هەیە هاوڵاتیەکمان هەیە ئێمە میدیای خۆ کۆمەلگای خۆمان نین ئەمە خەلەریش گەورەیە و ئەمە لێت ناشارمەوانێ ئەمە میدیای ئەو میدیا بچووکە ینی ڕاگەیاندنی کوردی لە هاوڵاتی خۆی دوورکەوتوتەوە بەدڵنیایەوە تەوەری سەرەکی ئیشکردنی میدیای ئێمە بە تایبەتی ئەو میدیا زاڵی کە لە میدیای حیزبەکان و نیمچە حیزبەکان و ئەوانەی من باسم کرد بە دنیاوانەیە بەشی کەمی بۆ هاوڵاتیە بەشی زۆری بۆ بەرپرسانی حیزب و بۆ سیاسەتیشی ڕسم کراوە بەڕاستە و خۆ بە ناڕاستەوە هەست ناکەی بەرپرسانی حزبیش ئەو لەحزەیە خۆیان ئەیانەوێت قساکەن بۆ میدیاکانیش نەگەڵ کاتی کە ڕاگەیاندن پێویستی بە تۆ لە نەتیجا هەر مەبەست ئەو لێدوانەی بەرپرسانی حیزب نییە بەڵکو مەبەست ئەو باگراوندەیە کە ئێوێ بە خەڵکی باتەوە ئەو ڕوئایە ئێوێ کە لە ڕێگای ئەو میدیاوە بە خەڵکی بڵێتەوانێ و ئەمە یەک ئێمە دوو خەلەلی زۆر گەورەترمان هەیە ئێمە ڕخنەی میدیایمان نیە لە خۆمان کاکەپاڵ يعني الصد يعني منم برنامج يعني براوشكاوي ما بستم نبو بيم قصة لسرو بكين 190 ساڵە و تەکنیکەکان چۆن و شاشەکان چۆن و زیاتر مەبەستمەوە بوو يعني دیجێکی ڕخنەیی بێ بۆ ئەم بۆی ڕاگەیاندنی کوردی يعني ئەم ڕخنەیە چۆن دروست دەکرێت بەڵێ من پێم وابێ ئەم ڕخنەیە بەشێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ ئەو دەستبژێرە ڕۆشنبیری ئێمە کە لە دەروی ئەم میدیانن یا ئەو دەستبژێرە ڕاگەیاندنکاری ئێمە کە لە دەروی ئەم میدیان ئەم دەستبژێرەش ڕۆژ بە ڕۆژ بەرەو لاواز بوون ڕات ڕۆژ بەرەو زەعیف بوون ڕات بەشێکی ئۆپۆزیسیۆن بردی لە ساڵی 2009 بەەوە هیچ بەشێکی هەرزوو لە نەوەدەکانە حیزبەکە باڵا دەستەکانی کوردستان بدیان ئێستا ئەم بەشەی تری جارێکی کە ئەو جۆرە ستایلە میدیایی کە من باسم کرد ئێستا پیاوانی ئەمنی میدیایان هەیە و هینەکەن ئەو من لێتان نەشانوانێ بوونی ئەم جۆرە میدیایانە خەتەریش لەسەر دیموکراتێت خەتەرە لەسەر کرانەوە چونکە لە نەتیجا ئەم جۆرە پیاوانە و لە زۆر وڵاتە تەجروبەی وڵاتانی هینکەین ئەمە هەر ناوەستێتەوە بۆی میدیا هەبێ ئەو بۆشەوە هەنگاوە نیە بۆ ئەوی کە کۆنتۆلی کۆمەلگا شکات ئەمانە مەترسین دارن چونکە ئێستا ئێمە بینین بەدەیان کافێ و بەدەیان ڕێکخرا و موچی بەرپرسانی حیزبین و لە نێوشانە بەرپرسانی ئەمنی حیزبن ئەمانە خەتەرە ئەمە بۆ دیموکراتیت خەتەرە بۆ کرانەوە خەتەرە لە هەموو حاڵەتەکە ئێمە لە بارودۆخەکانی زۆر قەیراناوی ئەم قەیراناوێش بەشێکی قەیرانی سیستەمە سیاسی و کۆمەڵایەتی شتەکەیە بەڵام بەشێکی بۆ خۆی قەیرانی ئەو میدیایە کە ئێمە لە ساڵی 91ەوە هاتوین تێکەڵی ئەم شەپۆلە بووین بەبێەوەی هیچ ئەساسێکی زانستیمان هەبێ ئالێرا ڕۆڵی جامیعایەتە پێشەوانێ ئایا ئێمە ئەوەی لە زانکۆ ئەخوێنرێت دامی ئەو لایەنە پراکتیکەکەی کردووە بەدڵنیایەوە نە بەدڵنیایە لە دوو وادین بەدڵنیایەوە ئەوانەی کە لە جامیعەکانن داوای لێبوردنەکەم کە تاکوتەرا باشەر باسی نفسی من بۆ خۆم زیاتر لە نەزەریاتن کەمتر لەم بواری من بۆ خۆم ئەوە لە مەرحلە کاکە باڵەزانن لە مەرحلەکانی یەکەمی ئەوەشم یعنی بۆی ئەگەر شتێک بڵێم ڕووی خۆش مەگرێتەوانێ بەڵام بەڕاستی ئەوانە خەڵکیشی داریخ خەڵکیشی داریخن مامۆستا کاکشۆن بڵێ ئەکرێ ئەمە بەوە چارەسەر بکرێت هەماهەنگی نێوان کەناڵەکانی ڕاگەیاندن و زانکۆ پەیمانگەکان زۆر زەحمەتە لە مەرحەلەیە ئازانی بۆچی چونکە یەکەم ئێمە وتمان ئەو میدیانە بەشێکی زۆری میدیای حیزبین یا نیمچە حیزبین یا ئەوانەی کە ناوی جاجایە بەشێکی زۆر ئەوانی ناو جامعەکان پراکتیکەکە مەبەستم زۆر زەحمەتە چونکە ئێستا ئێمە سەرەوە جامعەکانیشمان گروپی داخراوی خاوەن بەرژەوەندین ناڵێم هەمووی وایە خەڵکی کەوادری علمی تەیە بەڵام گروپی خاوەن چەند جار مبادرە کراوە من بۆ خۆم پیان وتم لە فلان شوێن وەرە وانەی پراکتیک بڵێرەوە آخر من ماوەیەک دەرزی ترین من متۆتەوانێت لە میدیا ینی وەرکشۆپ وانە متۆتەوانێت لەگەڵ منەظەماتی ژەبیە بەڵام لە پرسێرم کردو من بۆ خۆم مەبەستم نەبووە بەس پیان وتوم دەی بە تەکلیفی چەند بەڕێزێ وتمە بەڵێ باشە دوایی کاتۆتە سەریوتیان تۆ مۆزەفی بێنیت کێشەکە زانێت چیە کۆمەڵی گروپی بەرژەوەندی خوازیش وەکو چۆن لە میدیا هەیە لە ناو جامیعە و ناوەندە عیلمیەکانیشا هەیە کە خۆیان بە کۆمەڵێ ئەو منهەجە سەقەتەی لە ناو وڵاتە ئەم وڵاتانە هەیە بە دەرخیات دکتۆرایەکی هێناوە بەڵام ناتوانێت لەم ناو هەواڵێدا ڕژێ ناتوانێت راپۆرتێ بکات ناتوانێت کامێرەیە بەکاربێت سپاسەکەم کاکشۆن کاکەزات بێمەوە لای جەنابتان باس لەوە ئەکرێت ئەگەر تۆڕێک نێتۆرکێک هەبێت لە نێوان کەناڵەکانی ڕاگەیاندنە ئەتوانن باشتر ینی ڕووماڵ بکەن باشتر بەدەم خەمی خەڵکەوە بن و هەڵوێستیشیان پاڵپشتیشیان بەهێزتر بێ کاتێک کەسێک تەداخلی ئیشیانەکات ئێوە وەکو سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لەم بوارە چەند بیرتان کردوتەوە و هیچ پرۆژەیەکی نوێتان هەیە بۆ ڕۆژنامەنووسان هەر بۆ تەواوکردنی قسەکەی جەنابەت ئەگەر کۆمنتێکش لەسەر قسەکانی دکتۆرە باڵقاشۆنە بێت شتێکێ لە بدایەتەوە گوتم باسکردنی مێدیا خۆی موزوعێکە
دەرەوەی مێدیا و مؤسساتی ئەوانەی سەر مێدیا و قوزا لە کوردستان شتێکی دیکەیە بۆ مێدیا من پێم وایە لە ئەسڵدا مێدیا یەک مێدیایە کۆمەڵی مێدیا نییە مێدیا لە ئەسڵدا وەکو دڵن لە مەسڵدا مێدیا ئازادە بریتە لەو مێدیایی کە ئازادە زانیاری دەگەینێ بە گوێرەی ئەو بنەمایانەی کە لە مەواسیقی شەڕەفدایە ئەمە هەموو مێدیای ئەو بۆ نمە کە باسی مێدیا هەلی دەکەین لە کوردستانە بە جۆرێک باسی مێدیا بوری حزبێک بێ گروپێک بێ جەماعەتێک بێ لە دنیای دیموکراتی مێدیا یەک مێدیایە مێدیاکمان تەسیڵ نەکردووە وەکو وایە حزبێکی دیموکراتیت هەبێ لە وڵاتیش دیموکراتی تۆ هەمیشە بڵێ حزبی دیموکرات چونکە لەنجا ئیش دەکەی تەمەنا ئەەکەی دیموکراتی دروست بێ من دەڵێم ئەوەی کە پەیوەندی بە مێدیاوە هەیە لە کوردستانە جارێ شتێک هەیە فلتەرێک هەیە کە ئەو فلتەرە غایبە لە کوردستان ئەو فلتەرەش بریتە لەوەی کە پرسیارێکی هەمیشە ئەگەر مێدیا تەنها کاری گەیاندنی زانیاری بێ بۆ خەڵک ئەی باشە لە کوێدا بەشداری دەکا لە هوشیاری کۆمەڵایەتی لە هەموو فەکتەرانی کە ئێستا باستان کرد لە هەموو وڵاتان یاسایەکی گشتی ڕاگەیاندن هەیە فلتەرێک هەیە لە حکوومەتەوە لە ئەنجومەنێک شورا پێک دێ بۆ نمونە ڕادیۆیەک تەلەڤیزیۆنێک جەریدەیەک هەندێک پرانسیپی گشتی هەن دەبێت لەم وڵاتەدا ڕێک دەخرێن لە هەموو وڵاتانی کە زۆر دیموکراتین وایی سانسۆریش نییە بەڵام جۆرێک لە سانسۆری حکوومەتی بۆ پرۆگرامەکان لە وڵاتی ئێمەدا پرۆگرامێک مسەسلێک دادەبەزێ یەکچەتی زانایان بەدەنگ دێ فلان بەدەستێ لە مزگەوت قسە لەسەر دەکەن گروپێک دێ قسە لەسەر دەکەن ئەمە ڕۆڵی خۆتان نەبینیوە بۆی باسی بکەم یعنی چونکە بە شتەکان یعنی تێکەڵ نەکرێن هەندێک شتێکە پەیوەندی بە ڕێکخستنی ڕاگەاندن هەیە ئەوە بە یاسا ڕێگەخرێت یاسا واتە سەرخان کە تعبیر لە علاقاتی اقتصادی و لەوانی علاقاتی مێدیا دەکات لە کوردستانە ئەم یاسایە دێ هەموو مەسلان ڕێک دەخات بۆ نمونە کە باسی سندیکا دەکەیت سندیکا لە حقەتدا تەرەفێک نییە تەنها ئەگەر ڕاستی دەوێت زۆر جار ئەمە تێکەڵ دەکرێت سندیکا ڕێکخراوێک نییە پیشەیەکە دروست بە قانونێک بۆ ڕێکخستنی گەرانتیەکانی حیاتی ئەوانەی کە ئەندامی خۆیەتی ئەهدافی خۆی هەیە بەرنامەی خۆی هەیە و شتێک کە پەیوەندی بە ناپرۆفشنالی مێدیاکانەوە ئەویش ئەوەیە لە هەموو دنیادا مێدیاکار کرێکارە طبعا ئێمە هەموو جار زۆر لە مؤتەمەڕاتی دەولیت کە باسی ئەوە دەکەین کە کرێکارە و ئەوە علاقەیەکە علاقەی عامل و ڕەب العەمەل زۆرمان پێ سێرە چونکە لە نەتیجەدا خشتەکانی مێدیا لە کوردستانە پەیوەندی بە کاڵاکەی مێدیا بە خۆی کار و زانیارەکەی کاڵایە کاڵایەکی زۆر مەرغوبە بۆیە لە کوردستان هەمیشە زۆر بە خێرایی دەڕوە بەڵام ئەم کاڵایە نەبووەتەوەی کە ئێستا قازانجێکی ئەوتۆ بکە لەبەرەوەی هەموو حزبە سیاسەکان بەرنامەی سیاسی خۆیان ململانی سیاسی خۆیان ئەجەندەی سیاسی خۆیان خستۆتە ناو سەرەتای مێدیا ئەما کە لەلایەکە پەیوەندی لە مەسەلەی بۆنم لە یاسای ژمارەی 5 ئێمە بڕگەیەکمان لە کات خۆی تەڕح کرد مناقەشەی زۆریشمان کرد هەچەندە زۆر لە بڕگەکان گۆدرا ئەم ڕگەیە دەڵێ هەموو دەستگاکانی مێدیا دەبێت گرێبەند بکەن لەگە کارمەندەکانی خۆی ئەو گرێبەندە بێ بۆ لە سەندیکا پەسەند بکرێت طبعا بە تەحەداوە هیچ دەستگایەک لە کوردستانە کە ئەمە قانونە هەمووانەی باسی ئەوە دەکەن کە لە وڵاتدا قانونی خۆیان قانون جێبەجێ ناکەن ئەمە حکمت لەوەدا چییە هیچ پەیوەندی بە سەندیکاوە نییە بەڵام لە عورفی هەموو نەقاباتی دنیادا جۆرێک پرۆتۆکۆلێک هەیە کە اتفاقمان لەسەری کردووە کە حقوقانی مێدیاکارەکە چین بۆی ئەو مێدیایە لە نەتیجە ئەم دەستگایە لە خەڵکی غەریب نامۆت بە کاری مێدیا زیاد بکرێتەوە یەک دەبێت هۆی ئەوەی ئەم مێدیاکارە ژیانێکی باشی هەبێ گوزەرانێکی باشتری هەبێ بۆ نمونە کاتێ تۆ گرێبەندێک دێتە سەندیکا ئێمە دڵین کاکە ئەمە ستانداردی گرێبەندە لە هەموو دنیادا دەبێ ئەوەندە ساعتی هەبێ بۆ ئەمە شتانی بۆ نەکراوە یعنی کەناڵی ڕاگەیاندن هەیە لە گرێبەستەکەی نووسراوە کە واز سێنا لای من تا 1 ساڵ نابێ ئیش بکەی لەبەرەوەی ینی ڕۆژنامەنووسەکە دەرەقەتی نایەت یا بە ناچاری ئەبێ بمێنێتەوە لەوێت چونکە دوای ئەوە ئیجراعاتی لەگەڵ ڕەبی عەمەل لە کوردستانە خاوەنکارەکان حزبە سیاسەکانن دەستگاکانن بەرژەوەندیان لەو عەقدەدا نییە
ئەم ئێوە سێ ساڵە باچێ دەکەین دەڵێن گرێبند طبعا بۆ معلومات جەنابێت ینی ئێوە وەکو سندیکای ڕۆژنامەنووسان ئەتوانن چ ڕۆڵێک بگێڕن ئێمە لەم باسێ لەم پرسەیە بۆ نمونە ینی نمونێکڵم بێ ئەوە زۆر باسی ئێمە نەبێ باسی کەواتە باسی ناو خوری سەندیکا دەکەم ئێمە سێ ساڵە بەوەی مێدیاکار تێبگە حەقەکەی چییە هەندێک جار ئێمە هەندێک جار لێک حاڵی ناوین مێدیاکارەکە لە من تێناگا پێی دەڵێم کاکە تۆ دەکەمە ئەندام بەڵام بڕۆ عقدێکم ببێنە ئەم دەستگایە پێم گوتووە کاکە تۆ ناکەم ئەندام عقدێکم ببێنی مەبەستم لەوە چییە عقدەکە نییە ئەو ڕەنگ بێ ڕۆژنامەنووسێکی باش بێ پرۆفشناڵیش بێ بەڵام من بەبەستمە بەغێر بباشر دەستگاکە ئیجبار کەم بە نەسێشکە قلە قانون داتوە هەموو دەڵێن یاسای ژمارە چپەر یاسی زۆر باشە فەرمو کاکە بەندەکەی کە حەقێکی قانونی و الزامە لەسەر هەموو دەستگاکان نەسەش زۆر سەریحەیە دەبێ گرێبەند بکەیەوە و گرێبەند دەبێ لە سەندیکا پەسەند بکەی باشە لێرەدا دێن ئەمە مەسەلەکانە ینی زۆر باسی ڕکلام دەکرێت ڕکلامیش طبعا مناقشەی زۆر ئێستا لە دنیادا ئایا ڕکلام بە خۆشی ئەعلامە یا ئەعلام نییە یا بەشێکی دیکەیە لە ئەعلام بەداخەوە لە کوردستانە بازار دیارە بازار ڕکلامیش دیارە یعنی هەموو بڕکردەکان ڕکلام کە ئەو بازارێکە لە کوردستان تێک چووە دکتۆر هەواڵ باسی شتێک کرد طبعا الزامێکەیە لە زۆربەی نوسوسی وڵاتان لە دەستورەکانیان کە دەبێ ئەو مؤسسات و شەریکاتیان بەشێکیان لە داهاتیان تەرخان بکەن بۆ دەستگاکانی مێدیا بۆ پشتیوانیکردن لە مێدیا و هەر وڵاتێک بزۆر کرێچکستووە بۆ نمونە لە مەسر دەستگای هەرام ڕکلام تۆزیع دەکات لە وڵاتی دیکە بەجێهێشتووە بۆ بازارێکی ئازاد لە هەندێک وڵات بە شێوەیەک لە شێوەکان ئیجباری کردووە کە مێدیا داخلی یعنی بۆ نمونە ئێمە و سەندیکا پارساڵ لەگەڵ وەزارەتی تەندروستی لەگەڵ یۆنسێف لەگەڵ زۆر یۆنسکۆ لە زۆر سوان کرد کاکە ئەو هەموو ڕکلامەی کە لە عێراقەتە بژێت بۆچی نێتە کوردستان بۆچی تەنانەت حکوومەت دەیگوت کاکە تۆ یعنی مەسئولێکی حکومەت ناوی بێنم لە حکوومەتی هەرێم کە زۆر ئێستا دیارە قەناعەتی بە مؤسسەیەکی منظمێکی دەولی هێنا بوو کە لە ئەساسدا پارەی منظماتی لیش پارەی منظمەکە نیە خێرم پێ ناکە ئەسڵەن ئەمە سودۆقێکی باربووی نێودەوڵەتیە بەشێکی لەوە لەسەر قەترەی مناڵان دەیگوت کاکە مەیدە بە فلان تەلەڤیزیۆن ئەوە خۆم ئێستا بە بەلاش دوای ئەلەو کاکە مدیری تەلەڤیزیۆن ئەم ڕکلامە بڵاوکەوە بە ئێمە برادران و کە گوت کاکە تۆ لە نەتیجەدا بە دەیان هەزار دۆلار لەم دەستگایە دەبڕی تۆ یعنی پارەی لێ دەبڕیت چونکە تۆ ئەوە تەمویلێکە مەزدەرێکی دەق لە دەرێتە مێدیاکان لە مەسەلەی دیکە بۆ نمونە باس لە زۆر بە کورتی بێ کاگازات چکە کاتەکە تەواو بووی بچمەوە لای میوانەکە باش سپاس دەکەم زۆر سپاس دەکەم دکتۆرە ڤاڵ بێمەوە لای تۆ ڕایەکەی ئەڵێت لە دوای ڕاپەڕینەوە بە دیاریکراوی ڕاگەیاندنی کوردی میدیای کوردی نەیتوانێت بێ بە قوتابخانەیەک بۆ گەل ڕێک دەستەواژەکەەوە بەکارێنێ و کەناڵیشمان زۆر ینی قسە لەسەر ئەوە هەیە لە نەوەتەکان یەک کەناڵ هەبوو تاوان و ڕق و کینە و یەکتر سڕینەوە و یەکتر ناشرینکردن کەمتر بوو بەڵام ئێستا کاگازاتار ئەو معلوماتم بیتێ بە دەقیقی چەند کەناڵی ڕاگەیاندن ینی کەناڵی تەلەڤیزیۆنی مەبەستم هەمانە چ ناوخۆیی چ کەناڵی ئاسمانی چەند هەیە داتایەکەیە داتایەکەی بڵێ داتایەکەی سەر کەمکردنەوەیە پارساڵ بڵاومان کردی سەلام نییە ڕقەمەکە بە دەقیق باشە بە نزیکەی باس لە 125 بەڵێ لەو ژمارەیە ئەوەندە کەناڵ هەیە خاڵە هاوبەشەکانی ناو کۆمەڵگە زیاتر لە 900 نووسراوانی کە گۆڤار ڕۆژنامە تۆمار کراوە خاڵە ئەوانەی کە خاڵی ناکۆکی و جیاوازین تۆخ کراونەتەوە ڕق زیادی کردووە کینە زیادی کردووە یەکتر سڕینەوە زیادی کردووە تاوان زیادی کردو ئەمڕۆ لە سیمینارەکە خۆدا ماژۆت پێدا هەموو ئەو شتانی کە ینی کاریگەری لەسەر لایانی دەرونی بینەر هەیە بەبێ بیرکردنەوە خوێنەر بە بیسەر بەبێ بیرکردنەوە بڵاوەکرێتەوە و هیچ سانسۆرێکی لەسەر نیە ئەمە ئەبێت چۆن چارەسەرکرێت چارەسەر ناکرێت ئەوان بۆ وەرکە دروست بوون لە سەرەتاوە ئەو کەناڵانەی ئێمە وەکو دامەزراوی کۆمەڵایەتی بۆ پەرەپێدانی مرۆیی و بۆ پاراستنی ئارامی دەرونی تاک و ئاشتی و ئاسایشی کۆمەڵایەتی و ئاسایشی گشتی دروست نەبوون بۆ ئەوە دروست بوون وەکو چەک وەکو سیلاح لە بەرامبەر ئەوانی ترا بەکار بهێنرێن ئەو ئینسانە بێ ئەوەی بیرکاتەوە ئەو پەیامە وەرگێ لە کەناڵەکەی بچێ شەڕی لەگەڵ بەرامبەرەکەیە پێ بکە ئێوە بەرهەمەکەیەتی کە ئیستایی بینین یعنی ئەوە بەڕاستی ئیدارە ئەدرێ ئەوە بە سیستەم کراوە بەڕاستی سندیکاش دەوری لەوەیە هەبووە ئێستا باسی پرۆفێشناڵەتی و عەقدی کەناڵەکانەکە بەڵام خەڵک هەیە
ئەستان ڕۆژنامەنووس دیاندانی سندیکای ڕۆژنامەنووسان و ئەندامی کاراشە یەک دنیا خەڵک ئێستا ئەوەی ئێمە هەمانە بە هەموو میسر کە مەرکەزی سەقافەی عەرەبی و سەحافەی عەرەبیە بەقەد سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئەندامی نییە لەبەرەوە بەڕاستی ئێمە کێشەمانەیە چونکە ئەمانە حیزب دەخالەتی لێکردوون ئەو ئەوێ سندیکاکە بەرێتەوە بۆی بیباتەوە عنصوری عددی و بۆ زیادەکە بە دوای کوالیتیان ناگەڕێ ئەم بەڕێزانە نابن بە عوزوو کەس نیان ناپرسێتەوە لە کاتێکا بۆ من گرنگە لە سندیکا ئەم بەڕێزانە ئەندام بن من دواتر مەبەست بە کاکشان وەڵامیەوە باتەوە قسە لەسەرەوەیە کە ئەمان خۆیان نایەنەوێ بچنە ناوی ناهێڵن یان نایەنەوێ نەخێر نایەنەوێت تۆ یاریکەری ناچیتەوە یاری مسارعەوە ئەمە کە لە ساحەکە لە گۆڕەپانەکە کشێنەوە خۆی بۆ خۆی خراپ نییە نەخێر ئیسا با من بۆ باسکەم من لە دامەزرێنەرانی یەکێتی ڕۆژنامەنووسان بووم لێگرتنەوەکە شەهر دەورمان بینی ئێستاش عوزۆکی عاملم بەڵام ئەوەی پێ دەڵێم ڕاستیەکەت پێڵێم تۆ یاریکەری فوتبۆڵێن ئەهێنی بۆ حەلەبەی مسارعە ئەشتەوێ بیباتەوە یا نایباتەوە چکە یاریکەری ئەو یاریە نیە بەڕاستی ئێمە وامان لێ کردووە ئەمە لەلایەکی تر ئەم کەناڵانە ئیشیان سەرشێتکردنی هاوڵاتیە هەمشەهری لە ئێران داخرا 4 ملیۆن خەڵک هاتە سەر جادە داوای کرد بکرێتەوە هەموو ئەو 125 کەناڵی کە تۆ ئەڵەی بێجگە لە مەطبوعات ئەم شەو بڕیارێ بێ دایخە ئەگەر 10 کەس هاتە سەر جادە منی چم نەزانی بێ هەست ناکەی کەناڵەکانی ڕاگەیاندی گویان لەبێت بڵێن بەو شێوەیەش نیە بەڵێ بە فەرمو دایخە کام ئەم کەناڵی تۆ داخە بزانم کەس دەپرسێت یعنی کەناڵەکانی ڕاگەیاندن لە ڕووە ئەرێنیەکەوە سوودیان بۆ کۆمەڵگە هەبوو بێت کەناڵەکان نە ئاوێنەی کۆمەڵگان بە تعریفە تەقلیدیەکەی نە تعبیرن لە ئیرادەی خەڵک و نە دەسەڵاتی پێنجەمن گزارشت لە هەنێک کەسەکەن دەنگەکەیان وەکو مایکرۆفۆن و ئەمپلیفایر بۆ گەورە ئەکەن کابرای ئەمنیە بزنسمانیا ئەوە چپەیەگەکە ئەم کەناڵانە سەدای ئێنێ گەورەی ئەکەن کۆمەڵگای پێ ئەتۆقێنن کۆمەڵگای پێ ئەترسێنن کۆمەڵگای ئێمە ئیسا و کەناڵانەمان کە لە ڕووی خەبەری و سیاسیەوە باشە بەڵام لە ڕووی دراما و لایەنە کۆمەڵایەتەکانەوە کۆمەڵگای تەحتیم کردووە یەکێکی ترمانەیە لە بواری وەرزشا باشە لە ڕۆ سیاسیەکەەوە وێرانی کردووە و هەموو ئەمانە هیچیان ڕێک نەخراون و دەسەڵات دەوڵەت خۆی ناوێ ڕێکیان بخا بۆ ناوێ ئەو کاتی ئەم بەڕێزانە هەبوون هاوڵاتی و ئاوێنە و لەڤین هەبوون 600 کەناڵی سێبەر یانی چاپکراویان دەرکرد بۆ یتر خەڵک متمانەی بەڕاستی وتن نەمێنێ و ئەمانە نەتوانن شێبڕشێ بکەن فعلا فەشەلیان بە هەمویان هێنا ئێستا کە هەنێک کەناڵی ئاسمانی دروست بوونیان دویست حەقایق ڕاستی بە خەڵک بڵێن هاتوون ئەوە 125 کەناڵیان دروست کردووە لە 120یانەوە درۆ بڵاوکاتەوە پێ ئەو پێنجە زۆر بەدەگمەندەنگەکە توانێت بگا بە خەڵک بەڕاستی ئەمە بەرنامەیە باشە خەڵک ناپرسێ لەم بێقەیرانیە بێموچەیە کارمەند هەیە لەم دەستگانە بەقەت باشترین ئەندازیار و باشترین پزیشکی ئەم وڵاتە وەرەگرێ و بەڵام ئەرکی تێکدانی ئاسایشی کۆمەڵایەتیە و کەسیش لێ ناپرسێتەوە و نە پێویستی بە بڕوانامەی زانکۆ هەیە نە بە خوێنەوەی لەسەر سانسۆر بکەین ئەو سانسۆرەی کە پشت ئەبەستێ بە ستانداردێک کە لەلایەن کەسانی ئەکادیمی و شارەزا و یاساییەوە دانراون پێویستمان پێیەتی نەخێر من بە ئیمانم پێی نییە لە کوردستانە من بڕوان بە ڕێخستنە بڕوان بە سانسۆر نییە بڕوان بە ئازادیەکی ڕێکخراوی پارێزراوە نەکسەوە کاتەوە نایە کە تاکەکان خۆیان بەرپرسیارمان کردەوە کە بەرپرسیار ئێمە کەوادری زانکۆیمان کەوادری میهەنیمان کەوادری یاساییمان بارگاوی بوون بەم حیزبانە بەو عەقڵەی سەرکردەکە بیرەکاتەوە کە شەهادەی نییە ئەکادیمیستەکان یاسایی ڕەشنووسی یاسایی بۆنووسن بێ یاساییەکەی ئەوی بۆکەن بە یاساوە لە پەرلەمانە بەشێک کەمپینی بۆکەن بۆی دەنگ بێنێ ئەمە کارەساتەکە ئیستاوەتە موسسەی پەرلەمانە داخستووە ئەڵێ ئیشم پێی نییە بۆ ڕیفراندۆم کەناڵەکەی تۆش دابخات چ ئیشێکی پێێتی ضرورەتی میهەنیەت لە کوردستانە نەماوە بزنس دەوری نەماوە معمەلمان نییە کۆمپانیامان نییە ئیسیسمارمان نییە بەڵام لەم شارەی ئێمەیە 1000 کەست بەلایانی کەمە 5,000 کەست بە ملیۆنەری دۆلار هەیە زۆر سپاس دکتۆر کاکشۆن بێمەوە لای جەنابتان قسە لەسەر ئەوە کرێ کە کەناڵەکانی ڕاگەیاندن بە شێوەیەک لە شێوەکان زیاتر کار لەسەر ینی بەگشتی قسەکەم لایەنە سلبیەکانەکەن بۆ نمونە کەسێکی شارەزا دکتۆرێک ئەندازیارێک کرێکارێک نازانم مامۆستایەکی زانکۆ کارێکی باش بکات ناچن بەلایە بەڵام کە کارێکی خراپ ئەکرێت ینی زۆر گەورە ئەکرێت زۆر زەجەی بۆ ئەنرێتەوە ینی ئەتوانم پرسیارەکەم دابڕێژمەوە بەو شێوەیە کەمتر پاڵپشتی ئەکرێت لە تواناکان و زیاتر کار لەسەر شکاندن ئەکرێت ئەمە تا چەندە ڕاستە و کەناڵەکانی ڕاگەیاندن پێوەیە ناڵێنن خۆی ڕاستیەک هەیە بێڵێن سەرەتای دروستبوونی میدیای ئەهلی ئەم دەسەڵاتە ئێمە ماوەیەک بە پیاوی ئەم لاولایە زانین بە پیاوی
جیران و ئەمانەیە زانین دوای دەرکەوت پیاوی جیران نین اینجا ئەمانە ئەنێت تەجوبەکە بشێوێنن دوای دەرکەوت تەجوبەکەش بە ئێمە ناشێوێنرێ و تێک نادرێ خۆی تەجوبەکە خۆی لە ئەساسەوانێ بە زۆر بە هین هاتووە بە ئیفلیجی و بە شەلەلی هاتووە باشە دوای هاتین ئیتیامی ئەمان کردین لەگەڵ ڕێزما بۆ تۆ قسەکەت بەڵێ نەک ئێوە ئەمڕۆژ باس لە وەکراتەنەوە دکتۆر وتی دکتۆرێک چەندیشی باش بکات باس ناکرێت بەڵام قەستێ لە سکی نەخۆشەکە جێ بێڵێت ئەکرێ بە هەرا ئەو ڕێ زیاتر بڵێ ئەو ڕێ زیاتری چەند ساڵێکە خۆی ئەمڕۆ نییە ئەو ڕێ زیاتر لەسەر میدیای ئەوەی ناوی میدیای ئەهلیە یا میدیای ئازادە هەبوو و من ئێمە وەڵامی و ئاشکرامان ئەوەیەکە مامۆستایەک جیلێکی باش پێگەێنێ و ئیشی خۆیەتی و بەرامبەری مقابلی پارەوەرەگە خۆ بەڵام پێویستی بە پاڵپشتی نییە ئەزانی من با ڕوێشتری بڵێیت میدیای ئەوە نستایشکار زۆرە میدیا ڕخنەکەر نەمابوو ڕۆژ لە ڕۆژان بۆ زانینە من ئەمە سەراحەت قساکەین ڕۆژ لە ڕۆژان ئەوانەیە میدیا ئەهلی پێش دروستبوونی ئۆپۆزیسیۆن دەوری ئۆپۆزیسیۆنیشی بینی بێ گۆڤارەکان دەوری ئۆپۆزیسیۆنیشی بینی بێ مەڵام من دایم ئەواڵم کە ئۆپۆزیسیۆن دروست بوو یعنی باشترین هەردوو بۆ ئەوەی ئەم میدیایە وردە و دەبێتەوە سەر ئیشە میهەنیەکەی خۆی کە ئەویشگانی هەواڵ و زانیاری و دروستکردنی ڕایی گەشتیە لە هەموو ئەم حاڵەتانە من قەناعەتمە ئەویشانەی تۆ ئەیلەی ئەوانە تا ڕادەیەک ئەگەر مامۆسایەک هات بێت لە یان مۆهندیسە یا خودت هەر یەکێک لەمانە ئیشیشی کردبێ ئیشیشی جوانی کردبێ حتا سەرمایەدارێکیش ئیشێکی جوانی کردبێ و شوێن دەستی دیار بوو بێ ئەم میدیایە کە بە ناوی میدیای من باسی میدیا دیەکەم بە شێوە لە شەوەکان باسی کردووە بەڵام ئەوەی کە سوڵتە پێتە فرۆشێتوانێکاڵێ ئەم میدیای دایم ڕەخنە ئاگرێ کاکە ئەوە ستایشی ئەو حکومەتەیەکە ئەوە تەجوبەکەیەتی ئەوە ئەزمونونەکەیەتی ئەمڕۆ پێگەیشتی ئەوە ئەزمونونەکەیەتی کە ئەمڕۆ پێگەیشتین ینی فەرمو من تێناگەم ئەزانی بە من قسێکی ترتان بۆ بژێڕمانێ ئێوە بڕۆن سەیری هەموو ماڵپەڕەکان بکەن و بە دڵنیاوان لە سەیریشیەکەن و سەیری تۆڕە کۆمەڵایەتەکان بکەن هەواڵی فەنانێ دەقاتی هەواڵێکی سیاسی خوێنێتەوە بۆ کەس لە خۆی پرسیوە بۆ دەبری سیاسی ئەمە نەتیجەکەیەتی خەڵکەکە حەزەکە بزانێ عەدنان کەریم چ گۆرانێکی تازەی هەیە فلان ئەکتەر چ دەورێکی تازەی هەیە بەڵام حەز ناکات سیاسەکە بینە چونکە چارە نووسەکەی ئەوە تا پەرلەمان پەککەوتاوە موچە نییە هەرچی مەشاری ئەوەستاوە ڕێگاوبان خەریکە لێکەڵەوەشێتەوانێ لێرەدا ڕۆڵی کەسانی ڕۆشنبیر و ڕاگەیان کارەکان و ئەوانی لە ناو میدیای ئەهلیە ئیشیان کردووە و ئێستا ئیشی خۆیانەکەن چییە؟ ینی هەست ناکەن لە گۆڕەپانەکە غائبن ینی زیاتر لە گلەی ماونەتەوە قسەکانیان زیاتر لە فەیسبوکەکەی خۆیەوە گلەی خۆیەکات و بەڵام بە فعلی نەهاتۆ لۆبیەک دروست بکە کە کاریگەری دروست بکات تا ئەم دقەیە حیزبی کوردی و دەسەڵاتی کوردی زۆر باش هەوڵ لە هەوڵدایە و زۆر باش ئەو میکانیزمانەی کە هەوڵی کۆنتڕۆڵکردنی کۆمەلگادا هەل لە میدیاوە هەل لە هێزی ئەمن و ئاسایشەوانێ هەل لە کڕینی دەنگی ئازادەوانێ بەردەوامەلی ئەوەی ماوەتەوە کۆمەلگایمە کۆمەلگاشی دابەشکراوە ئیسفادە لە بچووکترین جومگەی زەعیفی کابرایکی ڕۆشنبیری سەربەخۆ ڕۆژنامەنووسێکی سەربەخۆ کراوە حتا ئەگەر لەسەر تێکشکانی شخصیەتیشی بێ ئیسفادە لە باری ئابووری کراوە بۆ ئەوی بیکڕن بە کوردی و بە کوردی حیزبی ئێمە حیزبێکی ئازادکەر نییە حیزبێکی کۆنتڕۆڵکەرە بە وەسائلی ناشەرعی ئێمە دنیایە ئەجززەی ئەمریمان هەیە لە وڵاتانەی مراقبەی حیزبەکان خۆیانەکەن مراقبەی حیزبەکانی ترەکەن ئەوەی مراقبەی حیزبەکانی کادرەکانی خۆیانەکەن مراقبەی خەڵکی تر ناکەن مراقبەی دەر و جیران ناکەن دژمنەکانمان ناکەن کە ڕۆژتارە لە معاملە کاکشوان محەممەد نووسەر و ڕۆژنامەنووس باشە دکتۆر هەواڵە بوو بەکر مامۆستای زانکۆ و پسپۆڕی زمانی ڕاگەیاندن حاکم ئازاد حەمادەمین نەقیبی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان سوپاس بۆ کاتی بە ئێمەتان بەخشی بڵێ بینەرانی عزیز دوا کۆمنتی منی شەوەیە کە چۆن کلاسیکۆ ئەتوانێ هەموو کورد کۆ بکاتەوە لەخوای گەورە داواکارین کە شتێکی وا بنێرێت هەموو لایەنەکان کۆ بکاتەوە و دۆخی وڵاتیانی هەرێمی کوردستانیش باشتر بێت لە ئێستا تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتانە سپێرم ماڵتانە میشاوا بێت.